یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ سەیرم لێ دێ بۆ کەسێک کە بترسێ و هانانە با بۆ حەسبونە الله ونعم الوەکیل. چکە خدای گەورە لە دوای ئەو دەفەرمێ فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء. و هەروەها سەیرم لێ دێ بۆ کەسێک کە خەم دایگرتووە و هانای نەبردووە بۆ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. چکە خدای گەورە لە دوای ئەو دەفەرمێ فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين. سەیرم لێ دێ بۆ یەکێکە پیلانی بەرامبەر کرابێ و هانای نەبردبێ بۆ وتەکەی خوا وأفوض أمري إلى الله. چکە خدای گەورە لە دوای ئەو دەفەرمێ فوقاه الله سيئات ما مكروا. سەیرم لێ دێ بۆ کەسێک کە بێوێ نیعمەتەکانی دنیای بە سەلامەت بمێنێتەوە و هانای نەبردبێ بۆ ما شاء الله لا قوة إلا بالله. چونکە خدای گەورە لە دوای ئەو دەفەرمێ فعسى ربي أن يؤتيني خيرا من جنتك